هەنتەر فالس ناوی هونەری گەنجێکی دەنگخۆشی کووردە لە بەلجیکا. خۆی ناوی چیایە؟ ورەشی هێندەی بەرزی یەک چیایە بۆی کە سەر بکەوێت لە کارە هونەریەکانیدا. بەردەوام لە بەرنامە هونەریە بەنێوبانگەکانی بەلجیکا هەنتەر فالس بەشدارە. هونەرمەندێکی بەلجیکی و کوردستانیە، بێگومان خەڵکی شارە واتە سلێمانی، بەڵام لە 3 وڵاتی ئەوروپا ژیاوە. هەروەش هەمیشە وەکو خۆی بۆی باسکردین دڵی بۆ کوردستان دێتدا. چیا بناسن؟ I don't wanna go home alone, 'cause you give me that ooh la la, got me spinning that moon la la. No, nothing can compare to the way you move. Yeah, baby, I know myself, I don't wanna have no one else. No, nothing can compare to the way you move. خۆشەوی مۆسیقا دەستی پێکرد تقریبا لە 6 ساڵیەوە، بەس لەوانەیە زووتریش بێلەوە کە مناڵ بووم پیانۆی هەبوو لە ماڵەکەی کە تیای ژیان. ئەیتر بە مناڵی شۆدایمە ئەچم بەلایە دەستم پیانە. ئازم 4 ساڵ و 5 ساڵش بووم، باوکم جارێکیان گیتارێکی بۆ کڕیم، ئەویش حەزم لێ بوو. بەس خۆی کەی دەستی پێکرد خۆشەوی مۆسیقا لە 6 ساڵیەوە کە هاتمەوە بە بەلجیکا. دایکم دیسکمانێکی بۆ کڕیم، CD تیاکەیت خۆت دەتوانی گۆرانی لەسەردانی لەسەر CDەکە بۆی کڕیم و ئەیتر دایمە هینەکەم سەماعەکەم لەسەر بوو کە ئەچوم بۆ مەکتەبیش ئەم برد لەگەڵ خۆم یەکنیان گۆرانی لەسەر بوو، بەس ئەوش بەسی نەکرد بۆ من. چوومە سەر ئینتەرنێت، چوم یەکنیا تەکستی گۆرانیەکانم داونلۆد کرد، پرینتم کرد، ئەم خستە ناو کتێبێک، ئیتر ئەو کتێبەشمە برد لەگەڵ خۆم بۆ مەکتەب. ئیتر لە کاتی ئیستراحەتان ڕەفەقەکانمە هاتم بۆ لامەیاوت گوێ لە چی ئەگریت، ئیتر سەماعەکەمە کردە گوێچکەی، ئیتر تەکسەکەشم بۆ ئەکردەوە ئەیان خوێنەوە. ئیتر وازم لەو کاتەوە دەستی پێکرد خۆشەوی تەکست نووسین و ئەم شتانە. خاڵێکم هێنای خالید مەجیدە، ئەو گۆرانی شتە نووسێ، شعر و شیوان نووسێت لە کوردستان. خاڵێکی تریشم هێنای شیروانە، ئەوش دەنگی زۆر خۆش و زۆر حەزی لە گۆرانی وتنە. ئەیتر دایمە گۆرانی هەبووە، مۆسیقا هەبووە لە ناو ماڵەکەمان. بە مناڵیش مەسەن لای باوکم بووم، دایکم زوو گۆرانی مەسەری خارەکی بۆ وتم، گۆرانیکی هەبوو ئایکە بیرتەکەم، ئیتر دایمە ئەوەی بۆ وتم چکە بیریەکردم. ئیتر دایمە مۆسیقا هەبووە. بەڵێ لە هەر لایەک یانێکی بێم لە هەندەوان یۆک و دیل بێم تۆ تۆی دڵەیەم کەرەمینە بیرت لەدەن زۆر بەتینە دەچمە هەوڕایەز لای هەوڕان هەوارەکەم لای پەریان ئای کە بیری ئای کە بیری زاد کە بیری توم دەکەم یانە بیر دەکەم هەوار بیر دەکەم یانە بیر دەکەم. یەکەم جار کە لە میدیا بەلجیکی دەرکەوتم لە ڤۆیس بوو، حەزم کرد شتێ بکەم مۆسیقا، ئیتر نەمەزانی چی بکەم، زانیم ئەو شتە هەیە لە ڤۆیسەکە و داواکەن داوای گۆرانی بێژوشتیواکەن، ئیترە باید ڤیدیۆی دروست بکەین. شتم قەی ناکە ڤیدیۆی لەوانەیە 2 دقەی پێچێت، 2 دقەی ڤیدیۆکەم دروست کرد، بینیم یەکنیا خەڵک شێری کردبوو، ئەیان نارد بۆ یەکتری و ئەیانتوانی دەنگ بدەن، تر یەکنیا خەڵک دەنگی دابوو بۆ من، ئەو شانسەم وەرگرت ئەمتوانی بچم ئۆدیشن بکەم لێ. چوون بە ئەوێ پێیان خۆش بوو، ئیتر وتیان وارە با گۆرانی بڵێن، ئیتر کردم شتەکە. ئەوش یەکەم جار بوو زانیم ئیشی تەلەڤیزیۆن و ئەم شتانە چۆنە، چکە بۆ من زۆر کە خەڵک سێری تەلەڤیزیۆنەکەیەکات هەستی پێ ناکات چه ئیشێک ئەکەوێتە ناو دروستکردنی ئەم شتە ئەوەی کە تۆ ئیبینی توانە. بەزەو کاتە من زۆڵای فێر بووم شتەکە چۆن نییە. پێش من ناخۆش بوو کە مەسەن زۆر دوور نەڕۆشتم لە مسابقەکە، بەس
ئەوم پێ خۆش بوو کە زۆر شتی لە فێر بووم ئەرەوەڵای ئەمە جاری یەکەم بۆ جاری دووەم ساڵی 2017 دیسان لە بەرنمەیەکی تر بەشدار بووی. هەندیسان شتێکمان کرد حەز ناکەم زۆر دانیشم بەڵێ ئەمدیسان لە 2017 بەشدار بووم لە پرۆگرامێک ناوی M&M Rising Star بوو. ئەمش بۆ ڕادیۆی ناسیۆنالی بەلجیکیە ناوی M&M پرۆگرامێکیان دروست کرد بوو بۆ هەنێک کەس ئەوەی کە دەنگی خۆشە گۆرانی خۆش هەیە ئەوەی کە تۆزە دەستی پێکردووە خەڵکو ئەکاتەوە حەسیان لێ ئەیتر چوشم لەوێ بەشداریم کرد بووم بە سێ هەم. پۆپ میوزیک بۆچی پۆپ میوزیکت هەڵبژارد؟ وڵای پاپ میوزیکم زۆر حەز لێ چکە شتێکە کە گوێ لێە وازانی زۆر ئاسانە بەس کە دروستیەکەیت زۆر قۆرسە بەس زۆر حەزم لەم شتانە لە ژیان کە سریەکەیت وا ئازانی شتێکی ئاسانە شتێکی نۆرمالە بەس کە زۆرتر سریەکەیت کە بیری لێ ئەەکەیتەوە هەستی پێ ئەەکەیت کە یەک نیاشت هەیە لە ناو ئەو شتە بچووکە تۆ ئازانی شتێکی بچووکە خۆشتێکی زۆر گەورەیە یەک دنیای گەورەی تایە لەم گۆرانیە بچووکە ئەوم زۆر حەز لێ چکە خۆش و حەزم لێ دروستی کەم ئەوە بەو شێوەیە کە شتێکە نووسم هەستی پێ ئەەکەم بە 20 سانیە ئەچێتە ناو مێشکی تۆ دەرنایەت بۆ ساڵێک ئەوە بۆ من ئەوکو ئاڵتون وایە زۆر وەکو ئاڵتون وایە ئاڵتون گرنگە بەڵام حەزت لە ڕەنگی ڕەشە بۆچی حەزت لە ڕەنگی ڕەشە؟ وڵای بڵێن چی خۆم کەسێکم قسە زۆرەکەم ئەگەر بوو ناسب قسە زۆرەکەم بەس خۆی کەسێکم خۆشم تۆزێ وەکو بەلجیکیوام تۆ زۆرتر داخراوم حەزم لە ڕەنگەکەی چکە ئەتوانی خۆت پیشان بکەی حەزەکەیت بەس ئەشتوانی خۆت کوژێنیتەوە کێ حەزەکەیت تێگەیت لە چاوی خەڵکە شتێکیشە ستایلی زۆر هەیە ئەو ڕەنگە حەقاتیشی زۆر تایە لە ڕەش وەکو من بیبینم توانی زۆری لێ دەربێنیت. قەچوویتەوە بۆ کوردستان؟ بەڵێ هەنێجار ڕۆشتومەتەوە بۆ کوردستان بە مناڵی ئەزم 3-4 جار ڕۆشتومەتەوە کە ڕۆژتیشمەوە زۆر حەزم لێ بوو. حەزت لە سلێمانی بوو؟ نە بە سلێمانی بەس زۆریش پێم خۆش بە عیلەکەم ببینم بیرمەوە یەکەم جار کە هاتم بۆ کوردستان هەستم پێکرد گەشتومەتە شوێنێک ئەوەی کە وەکو ماڵی خۆمە کەس نییە سێرم کات بڵێت تۆ ئەوە نیت یان تۆ ئێمە نیت تێگەی لەوێش لە دایک نەبووی؟ ناوەڵە لەوێ لە دایک نەبووم لێر لە دایک بووم کەواتە بۆ من شتێکی زۆر تازە بوو وەکو وایە من ئێستا هاتووم بۆ لای ئێوە لە ڕوودا و یەمە ژوورە ئەم کاتتان باش ئەیتر گەرمایەکە